ڕێکخراوێکی سیاسی مەدەنی کوردستانی ئێمە خۆمان شتێک نییە ئەزێت و مادووبوونی ئێمە لە زیندانە شتێک نەبوو بەلای ئێمەوە، بەڵام ئەوەی بەلای منەوە ناخۆش بوو کە سوکارمان ناگای لە هیچ نەبوو، ئێمە لە پڕابزر تەنها ئەوە ناخۆش بوو بەلای ئێمە. هیچ حیزبێک ڕۆڵی سەرەکی نەبووە ماعەدا ئەشخاص نەبێت. ئەشخاص و گروپەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕاستی کەناڵەکان دەوری خۆیان هەبووە کە شتەکان گەورە کردەوە لە ناوچەکەیان مەمنونی کەناڵەکانین، هیچیان پێنەوتین. ئێمە حەز دەکەم ئەوەتان پێ ڕابگەێنم و بە هەموو خەڵکی کوردستانی ڕابگەێنین، ڕابوون بەردەوامە بێت لە خەبات و تێکۆشان کۆڵ نادەین و ئێمە بەم گرتنانە کە جارێش کە ژیراوم لە شوێنێکی تر بەم گرتنانە ئێمە گەورەترە بین، بەهێزترە بین و خەڵک زیاتر چاوی ئەکەوێتە سەرمان. چۆن کاری سیاسی ڕێکخراوەی دەکەن لە کاتێکدا کە مۆڵەتان نیە؟ ئێمە تا ڕادەیە بە شێوەیەکی نهێنی کردومانە، هەرچەند بە نهێنی مەسەلەن ئەنداممان کۆ کردوێتەوە، بەڵام بە ئاشکرا لە فەیسبووک ئیعلانمان کردووە ئێمە کە ڕابوونی گەلی کوردستانی و تا ڕادەیەکیش هەر یەکەم ساڵ پەیڕەوی ڕێکخراوەکە و کارنامەمان ناردووە بۆ عیلاقاتی یەکێتی، بۆ عیلاقاتی پارتی، بۆ عیلاقاتی زۆربەی حیزبەکان، تا ڕادێشتمان ناردووە بۆ هەندێک کەناڵیش. ئێمە شۆڕشەکە ئێمە شۆڕشێکی فکری نیشتیمانیە بە دەر لە چەق بەستوویە تێگەن لە من لەبەرەوەی ئێمە جیلەکانمان وەلایەن بۆ نیشتیمان بگەڕێتەوە دەریای ئیجە نەکەن بە نیشتیمان خۆیان، نیشتیمانەکەی خۆیان بگەڕێنەوە ناوی بە هەر بوارێ بێ بە بەرخوردانی مەدەنی بێ بە هەر شوێک بێ خزمەت نیشتیمانەی خۆمان. ئێمەش وەکو گەلانی دنیا ببین بە ساحێبی چیانی خۆمان. ئەمە هەدەفی ڕێکخراوی ڕابوونی گەلی کوردستانە. ئێمە سەرپێین بارەگامان نییە، بەڵام وەکو بڵاو بووینەوە وەکو کاکفەقی ئاماژەی بە چەند خاڵێک کرد، ئەم خاڵانەمان بڵاو کرد لە تۆڕە کۆمەڵاتەکان بووە بە توموحێ لە مێشی خەڵکێکی زۆر لە دەرەوەی وڵاتیش لێمان نیزک بوونەتەوە، خەڵکێکی زۆرمان لێ نیزک بووەتەوە، بۆی کەم هەزم نەکران لە هەنێشتان. بەڵام ئێمە بازمان داوە بەسەر هەموو حزبەکانە فکرەکەمانە بێ نیشتیمانی بێ، فکرەی نیشتیمانی، شۆڕشێکی نیشتیمانی. بارەگاشمان نییە بە شێوە سەرپێین کاری خۆماش بەردەوامی شەبین و بەردەوامیشین، بەڵام ئەمانەوە لە سایی فکرەی نیشتیمانی ببین مەساحێبی هەموو شتە نیشتیمانەکان، دام و دەستگای ئەعلامی نیشتیمانی، پاسەوانی لەشکری نیشتیمانی، هەموو شتەکان کە ئێستا لە با بڵێن لە پەیوەستە بە دەوڵەت بە وڵاتەوە ناسنامەی دەوڵەت بوونی هەبێ ببێ بە نیشتیمانی بەدەر لە حزبێتی. ئەمە هەدەفی ئێمەیە. ئێمە بەسەر هەموو فکرە حزبیەکانە بازمان داوە.